گفتوگوێم پرس و باس بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک جەمیل هەورامی سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان. کاک جەمیل سڵاو لێبێ بە خێراتی. بە خێراتی سەر چاو بە لەوە دەست پێ بکەین. دۆ خۆڕۆشی یەکێتی ئێستا چۆن نەبینی؟ ئێستا لە هەموو کاتە باشترە. سابەتم ساڵی ئەخیرا بە سیاسیتر لە کاتی بانگشەی هەڵبژاردنەوە ئەو حماسی ئەبینم تا ئێستا نەمدیوە بە تایبەتی لەناو گەنجانە. یعنی لای گەنجەکان گڕوتینی باشە، گڕوتینێکی زۆر باشی هەیە. گەنجیش لە 165 دانیشتوانی هەرێمی کوردستان. گڕوتینەکان باشە بۆ یەکێت، هەر زۆر زۆر شالاکن. پێ دوایە پەیوەندی بە چیەوەیە؟ هەستەکەی حەماسەتی سەرۆکێکی وای پەیوەندی بە دووشتەوەیە. یەکێکیان یەکڕیزی یەکێتی جاران پرس و بڵاو بوو، دەستەگەری هەبوو، تەکەتول هەبوو، ڕەنگی دابوو بۆ خوارەوە، خوارشەوە کردو بە چەند بەشێکەوە. ئێستا یەکڕیزن. ئەوە یەک. دوو کاک بەفروش حماسی هەیە، یعنی بەدڵی گەنجانش قسەیەکە، قابلیەت و هەڵس و کەوت و ئەوانەی نەشازەیە بە خەڵک بە گەنج. کە لە بانگەشەکانەوە دانیشتنەی بینن قساکە چۆنی بینن؟ نا باشە، ئەدای باشە، بڵێ پێشتریش باش بوو، ئێستا بە تایبەتی ئەم جاریان زۆر باش. ئەم جارە بانگشەکە بۆ ئەوەیە هەنی خەڵک بدەن بشن زۆرترین دەنگ و باشترین کاندیدمان بشێ بۆ عێراق، چونکە وەزعی عێراق خراپە، بەرەو خراپی ڕوە. ئەگەر کادری ژیر و هوشیار بێ بە پەرلەمانتار ئەتوان دەوری خۆیان بینن. مەسەلەن تۆ بۆ نمونە دکتۆر بڕیاری کاک حەمڕەشی باریکە یەکەم دەچوو، هەڵسەنگاندن بۆ ئەندام پەرلەمان یەکەم دەچوو، کوڕێکی گەنج و خوێنەوار و دکتۆر. ئەوە زۆر باش بوو. اینجا ئومێد دەکەم ئەم جارە ئەوە بێ بنمونە بۆ هەواڵەکانی ترمان، بۆ خوشکبرەکانی ترمان. ژمارەکەشی 26 ئەوە بەڵام تۆ بانگەشەوە بۆ کرد کوڕێکی باش وەکو بانگەشە نییە، حقەتێکە بۆ نمونە یێنەوە. دەست خۆش بێ. کاک جەمیل باسی لەوە کردوتە لە یەکێتیدا دەستەگەری و تەکەتول و کوتلەبازی ئەم بابەتانە هەبووە لە ڕابردوودا و یەکێتیش هەر بۆ خۆی بە چەند باڵێکی جیاواز دروست بووە و هاتووە هەتا ئەم خۆناغانی دوایی. ئەمە ئەوەی نەکردووە زۆر جار لێرە و لەوێ نەتوانرێ ئەها یەک هەڵوێز بێ، یەک دەنگ بێ. ئێستا ئەم خۆناغی تێپەڕانەوە. خۆی یەکێتی لە ئەساسا حزب نەبوو، نیمشەبەرە بوو، لە سێ ڕێکخراو پێ هاتوو. هەر سێ ڕێکخراوکە هەمووی بەرنامەی خۆی هەبوو، ناوەندی خۆی هەبوو، تەوجیهاتی خۆی هەبوو، پەیڕەوی نەخۆ بەرنامەی جیاواز بوو لە یەکتر. بەڵام لە یەکێتیا کۆبوونەوە کاریانەکرد بۆ بەرنامەی یەکێتی. یەکێتی خۆی بەرنامەیەکی هەبوو، بەرنامەی کارکردن. بەو شێوە ململانەی هەبوو، بەڵام ئەو ململانەیە وای هاتبوو مەسەلەن هەر ڕێخستێکیان بەجیا ئیش خۆی گەشە بکە لە ئەنجامە بۆ یەکێتێک ڕێتەوە. بەڵام بەداخەوە دوایی وردە وردە بوو بە دەستەگەری و شخصی، مەنابری جیاواز نەبوو، منبەری جیاواز هەبێت و ڕێی خۆی تەراکە، بوو بە دەستەگەری مەسلحەت بەرژەوەندی. ئیتر لەسەریشەوە شۆڕ بووە بۆ خوارەوە، ڕیزەکانی ڕێخستنیشان شەق کرد. هەر کادرێک باهێفی خۆی قسەیە کرد، بڕیارەکان جێبەجێ نەیەکران. یەکێ دەستەگەری فڵان بوو، یەکێکە بڕیار دەرابوو لە بەساڵحی ئەو نەبوو بەتەنێکرد. بەڵام ئێستا یەک بڕیارە. من بۆ نمونە باسم کرد و جاری تر قایمقامێک شاغر بووی قەلەدا 2 ساڵ و نیو یەکێتی نەیتوانی قایمقامێدانێ، متفق نەبوو لەسەر هیچ کەسێک. بەڵام ئێستا وا نییە. ئێستا هەر شاغرە هەبێ چەند کاندید دەگەهێن، هەڵی ئەسەنگەن باشترینیان ئەنێرن بۆ ئەو شوێنە، هەر شوێنە بێت. ئێستا قایمقام بێ، بناحی بێ، محافڵ پارێزگار بێ، وەزیر بێ، هەرچی بێ. باشە. ئێ وەکو پێشمەرگە لە شاخەوە بۆ شار ئەمە خەونتان بۆ کاوایەکێتی یەک دەنگ بێ؟ ئێمە هەم پێشمەرگە خۆمان یەک دەنگ بوون، بەڵام ئومێدیشمان ئەوە بووە، ئاواتمان ئەوە بووە، پێشمان وتون کە ئەمە زیان بەخشێ بە ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان. بەڵام ئەوەی کە هاتە دی ئومێدەکەمان لەم ئەخرانە هاتە دی وەک چۆن پێشمەرگە یەک دەنگە. جا بۆ معلوماتت تەنها یەکێتی نا، ئێمە 6 حیزبین لە کۆمەڵەکەمان. باشە. پێشمەرگەین چونکە معاناتمان دیوە، شاقمان دیوە، خەباتمان کردووە، ئەومان کردووە لەو 6 حیزبش یەک دەنگی لە ڕووی نەتەوەشتی نەتەوایەتیەوە.
بەڵام بەرنامەی حیزبی هەر کەس حیزبی خۆی هەیە و التزاماتی خۆی هەیە و بەرنامەی خۆی جێبەجێ حیزبەکەی جێبەجێکات بەڵام بۆ بەرامبەر بە عێراق و ئەوانە یەکزەک و یەک ڕەنگی باشە ئێوە خواست داواکاریتان تێ وەکو کۆمەڵی پێشمەرگە دەرینەکان ئەم نوێنەرە تازانە بستنە بەغدا ئەنی زۆر زار بینیومانە لێرە و لێ بەدەر لە ئیتیجایی حزبەکەشت کێکێتی نیشتیمانی کوردستانە بەڕستمان بینی وەکو سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دەرینەکان یعنی وتوتە لە کاتێکە موچە دواکەوتۆ دۆخی پێشمەرگە خراپ بووە توتان مەمای قوبوڵکردن نییە یان ئەگەر زۆر تینمان بۆ بێن دێجار ئەنی وتوتە دەچینە سەریان ئەمایان لێ قوبوڵ ناکەین ئێمە تەنها بۆ خۆمان نا پێمان ناخۆش بووە کە پیاوێکی بەتەمەن ڕیسپی 45 ساڵ خزمەتی کردووە لە فەرمانگەیەکە لە بنی خەدەمات خزمەت گوزاری ڕینی کردو پاکەرەوە بووە ئەو ڕێزی هەیە دای من ئەوانەی کە ئەزیەت زیاترە کێشن جۆر ئیشانە ڕازین ماڵ و مناڵیان بەخێوەکەن زۆر باشتریان نەزانم لەڕووی نیشتمان پەروەردیشتریشن لە خەڵکی تر بەڵام تۆ سێ مانگ مەعاش نەدێ موچەی نەدرێتێ خۆی و ژنەکەی هەردووکیان زەخت و شەکرەیان هەیە ئەو پارەی کە وەریەگرت بەشی ئیرەکە ناکرد عێراق ماڵی وابێ لە مەخلێک بە 600,000 کەمترین موچەی خانشینی 500,000 ئەگەر بەڵێ 500,000 بەڵام پێشتر کەمتر بوو 200 وەرەگرت بەش هیچ نەیەکرد ئەی نەخوازڕای پارەی ئاو پارەی کارەبا سەوزە ژیان گوزەران جلبەرگ ئەمانە نەبوون ئێمە زۆر جار کە قسەمانە کرد و ئاکەین لەبەر ئەوە بووە ئەجنا ئەو حکوومەتە بە هەموو کەم و کوڕەکانیەوە هەرچی بینا و دەستگا و ئەو شتانەی حکوومەتی بەی خۆمانی زانی من چۆن لەشم سەر بەلەدی سلێمانی خزمەتی ئەو شارەیەکە یاسەر ئاودێری و ئاوەڕۆ و لە ئاخری کە کوڕی وڵاتەکەی ساتەکە هەموو داهێنەکانی سەرمایەکەی بینەکانی خۆمانە بەشی دایرێ بچوتێنرێ وەکو وای بەشێکی جەستەی خۆمان بچوتێنێت لە پارەی ئەو خەڵکە ئەبێ دروست بکرێتەوە لەبەرەوە هەرماوی ئەمەلیمان نەناوە ئەزانین ئەگەر ئەمانزانی ئەگەر ئێمە هەنگاو بنێن کۆمەڵی خەڵکیەکەی ناحاڵیەن ڕۆن کاری شکرا بکەن پێمان ناخۆش و بەڵام وشاریمان داوە بە حکوومەت پێمان وچون ئەوە کارێکی باش نییە گەر وا بکەین ئێمە قبول ناکەین باشە ئەم حکوومەت و حکومڕانیە ئەوە بوو کە خەباتان بۆ کرد لە شاخە ئەگەر بمانزانایە ئاوایە قەت خەباتمان نەیەکرد ئێمە داوای نان و ئازادیمانە کرد ئێستا ئازادیەکە زەوت کراوە لە شوێن نانیش نەماوە بۆ ئەوە خەباتمانە کرد بەڵام ئێستا نیمانە دەڵی لە هەندێک شوێن بەڵێ ئازادی نییە بەڵێ نانەکەەوە لە هەمووی لا هەموو نان نییە وەڵا بۆ هەمووی وەکو یەک نییە نانەکەش هەندێک خوا پێدا و ژیانیان باشە ئەی خۆن ئەسپی باشە کڕن مناڵەکانیان ئەچن بۆ شوێنان و سەفا و گەشت و گوزار و ئەوانە ئەەکەن بەڵام بۆ ئامی خەڵکەکە نییە باشە وتت خەباتان بۆ نان و ئازادیەکە دروشمە سەرەکیەکە نان و ئازادی وایە باشە و دەژڵی ئێستا نانەکە کەمە با هەر نەڵێن نییە نانەکە کەمە و ئازادیەکەش لە هەندێک ناوچەند نییە بڵێ کەواتە ئەبێم خەباتە بەردەوام بێ بەسەکوت بۆ ئەوەی ئەو ناوچانەش ئازادیەکەی تیان نییە ئەویش ئازادی تیا بێ بەهوو وەدایمە تۆ بۆ نمونەیەن بە من دەخ مناڵێم من حەزەکەم دایم ئەڵقام بێن سەدر عوسمان لەسەر چی کوژدا خەوی بینی بوو خەوەکەی گەڕابووە بنووسین باشە عەبدولستار سایل شەریف دکتۆرایە بوو پیاوی نووسەر بوو بەڵێ باشە ئێستا شێوانیش بۆ چی گیراوە محکەمە بڕیاردەدا بەربێ بەرنابێ سەرۆکی هەرێم ئەپویەکە بەخشین بۆ دەرەکە نابخێت دەرناکات لەوێشە کە سوکاریش نەبین باشە ینی پێ دوایمانە غەدرا و ئەبێ تێپەڕێنێ بێ کۆتایی پێ بێ پێ دوایە ئێستا دەرفەت هەیە ینی جارێ مەسەلەن دۆخەکە لەو دۆخەدا ماوە کە ڕووداوی لەم شێوازە دووبارە بێتەوە بەڵێنە خۆناغەمان تێپەڕاندووە ئێمە تێمان نەپەڕاندووە هێشتا بەڵام ئومێ دەکەین ئەم جارەی ئێستا کە پەرلەمانی کوردستان
هەڵبژێراوە بەڵام بەداخەوە مرێنراوە ئەوە چەند وەختە ساڵێک و مانگێکە موچێ براژ وەرەگرن هەموو پەرلەمانتارەکان تۆ بزانە 105 پەرلەمانتار ئێستا موچە وەرەگرن ساڵێک و مانگێکە سێنزەمان زەربی 7 ملیۆنی بکە بێجگەر لە مەسرەفی ئۆتۆمۆبیل و خان و ئەو شتانە ئەوەندە پارە بەدەر درراوە حوت نییە 8 باش تایسی نەکراوە بەڵام ئومێ دەکەم کە کرایەوە تەعویزی ئەمەوەی بکەنەوە کە هیچ نەکراوە پارەکان حەڵالکەن وەکو کابراڵێ نای پێ دوای پارەی وەرەگرن حرامە تا ئێستا بەتاکیت ئەزانی چۆنە یەکەم ژیان و گوزەرانی باش بڕیاری باش بن حکوومەت ئەجبار بن هەلی کار بڕاستێنرێ بە وەستە نا بە پێی مؤهلاتی کەسەکە خەڵک دامەزێنن ئەوە یەک ئیسtismار ئەکرێ نەبێ بە هیچ شخصی خانوبەرە بەسە ئێتر ئەمەدە خانوو کراوە بەڵا خانە چۆ بە ئاسمەنا ئەو هەر بۆ ئایە بۆی لەو عێراقەوە بێن یا لە دەرەوە خەڵک بێ بڵێ کوردستان ئاوادان و کوردستان وایە بەڵام وەرە سکی تەماشای ناوسکی خەڵکەکەکە مناڵە شەهید مناڵە بێ باوکوداک بێ سەرپەرست پیاوی بەتەمەن ئەوانە سێرکرا وێ دەکەم ئەو پەرلەمانتارانە کە پەرلەمان کارا بوو دەست بەکار بوون بیل لەوانە بکەنەوە لە پێش هەموو شتێکە ئازادی ئێمە تەجروبەمان هەیە ئێمە ڕاستە پێشمەرگە بوون لە شاق بوون بەڵام معلوماتمان هەیە کتێبمان خوێنێتەوە شتمان خوێنێتەوە لە سۆڤیەتی ئەوسا باش ئازاد نەبوون دموکرات نەبوون وای لێ هات ئەخیرەن ڕووخا ئەڵمانیا شەرقی و غەربی ئەڵمانیا غەربی چونکە داهێنان هەبوو ئازادی هەبوو کە ئازادی هەبوو لە بیرکردنەوە لە داهێنانی شتی زانستیشە هەر پێشەکەون کە وەختێ دیواری بەرلین نەما هین وەکو خانوە قوڕەکان بوو ئەڵمانیای شەرقی ئێستش بێتەوە لە داهاتی ئەڵمانیای غەربی لەو کاتەوە تاوکی ئێستا ئیبوژێنەوە شەرقەکە بوژێنەوە بەڵێ بەڵێ بۆ لەوێ غەرب و غەربیەکەی ئازادی هەر وەکو ئێستەی کۆریای باکوور و کۆریا باشوور دەبڕۆ بزانە سیارە و پێش تیارە و نازەمچی کۆریا باشوور دنیای داگیر کردووە کۆریا باکوور هیچی نییە هیچ شتێکی نییە مەمنوعیشە گوێ لە هەواڵ بگرن تەلەڤیزیۆن ئیلا ئەبێ خۆیان ئەو تەلەڤیزیۆنە نمونەی کۆریای باکوور و باشوور بە خۆمانێنی تۆ پێ دوای ئەزمونونەکە و شێوەیە ئێمە لارێمی کوردستانە ئازادیانی نییە بۆ ڕادێ ئەخر ئەگەر ئازادی هەبێ داهێنان ئەبێ تەکنەلۆژیات توێ بڵێ ئازادی ئەوەندە گرنگە نابێ ڕێی لێ بگرن بە تاکید خۆت ئێستا ڕێیان لێ گرتووەوە بێتەبع یەکەبرە لەسەر خەوێک خەوی بینیوە خەوەکەی گێڕاوە تۆ کوشتیان سەردەشت بەڵێ ناڵێ محەمەش ئەم لە شامی شەریفە ئێمەش قورقەتمان هەیە بەڵام ئەبێ دووبارە نەبێتەوە یعنی خەبات بۆ نان و ئازادی بووە بێنانەکە هەر هەبێ ئازادیەکەش ئەبێ هەبێ ئەمە دەستکەوتە بە خەڵکی بفرۆشینەوە وڵا لێمان قبول نەکەن خەڵک وەنیە تۆ مناڵی من مناڵی ماڵی خۆم ئەگەر فشارم لەسەری هەبێت تەمڕوو دەکا لێم تەحملی نامێن ڕۆژ ئەبێ بەجێ مێڵێ باشە کاک جەمیل ئێستا بینین لێرە و لەوێ ینی شەقام قیرە کرێ هەندێک قیرە ڕەشە نازام لە شوای هێنن چەندێکە بۆ دیار نییە ئێستای خەنە گەڕ ئەما کرێبی دێنەوە بە چاوی خەڵکی خۆمانە وڵایجا ئەمە واجبیانە هەر کاتێن نەکرابێ کەم تەرخەمی بووە هەر کەسێ بێ هەر لایەنە بێ حکوومەت لەر شوێنێک بکرد بێتی بەڵام من سەرم سڕمێنێ ئەمەندە باسی کوردایەتی ئەکرێ و باسی کوردایەتی و شانی وایە و باڵی وایە و فڵانەکەس وای کردووە ڕۆشتووە قەرەبەر بوو ئەی باشە بۆ فەرقی کوردستانەکەی جیاوازیەکەی دەبین ناوچەکانە من زۆر پێ خۆشە ئەوەی کردوێتی دەستی خۆش بێ لە هەولێرەوە ئەچی بۆ زاخۆ دنیایی کەوجادە و ئۆتۆبانەکەی لەوەی ئەڵمانیا باشترە تونێل و ئۆتۆبان و میلی هندستەی ئەندازەی هاتوچۆی هەموو شتێ باشە بەڵام بیەیتە ئەمزی و تەماشای بینی زەڕایەن و کەلارەکەی خەفە دەخۆی نێوان
دوکان و چوار قڕنەکەی قەپە دەخۆی یەکێتی نەیکردووە خۆی سەرەنگە بینێرە بڵێ بەدەست خەڵک گەڵێ کاقوبات کاکە پارە هەر زمانی ئەوە ڕێباز حملانەوە بە سەرۆشی ئەنجومەنی وەزیران بڕیارێکی پێ دەرکرد پارەی بردەوە بۆ وەزارەت ئەڵێ کەس دەسەڵاتی نییە پارە سەر بکات خەرجکە نە محافظ نە هیچ کەسێ حتا وەزیریش ناتوانێت هینی خۆی نەبێ بودجەی خۆی کە بۆی تەرقانەکرێت ناتوانێت سەر بکە پارەکانی هەموو بردەوە بۆ ئەگەر هاوین موزەقەیە بچوتێ موزەقەکە هی گەڕێکێ هی لێبێ بیرەکە هی گەڕێکێ هی ناحیەیە هی دێ بێت کتاب لە کتاب بکوم ئەبێ لەو ناحیەوە لەوێەوە کتاب بکرێ بۆ بڕێوبراتی ئێرە بڕێوبراتە گشتەکەی ئێرەی کا بۆ هەولێر ئەیکا بۆ وەزیر ئەیجا بۆ وەزارەت ئەبێ وەزارەت کۆ بووتەوە ئەبێ بچێ بۆ ئەنجومەنی وەزیران ناتوانێت وەزیران کرد دەسەڵاتی نییە لەبێ ئەنجا بڕیاری لێبند ئەمە تا ئەڕوا تایەتەوە دوومای پێچێ کابرات چی بکە بدوور بە تەنکەر ئاوە کڕێ ئەو مرکزیەتە وایان لێ هاتووە لە ڕوویداراییەوە قوڵکرا بەسەر خەڵکە باشە کاک جەمیل داوای چێکی لێرەوە بەرەو دەنگدانە چین بڵێ پێ دوایە گرنگێکێتیەکی بەهێزتر هەبێ بەڕ ژماری کورسی لە بەغدا دۆخی خەڵک لە ڕووی موچەوە باشترە بێ باشتر ئەبێ بەڵێ بەتەکید تەسیری کارە کاتە سەرین ئەو کاتە قبول ناکەن بجێ دواکەوێ موچەی خەڵک وا دواکەوێ ئەو تەنها مینی ئێمە تەنها بجێ موچەش نییە مادەی 140 یاسای غاز و نەوت گەڕانەوەی ئاوارەکان و بردنەوەی ئەوانەی تعلیبەکان کە هاتوون نیشتە جێکراون بە زۆر کاتی سەدام حوسێن برنە بۆ شوێنی خۆیان قەرەبووی ئەوانە بکەنەوە قەرەبووی ئەنفال 182,000 کەس وەرە لە ساڵی 2003ەوە بەشداری لە حکومە نەماتوان نەکراوە تا ئێستا نەمبینی قەرارێ بن دادگای پەرلەمان قەراریە بڕیارەکانی مەجلیسی قادەی سەورەی ئیلغا کرد ئێستا بەردەوامە لەوەتی ڕێبوار تەها ڕۆشتووە کاک ڕێبوار تەها بەڕاستی نەیهێشتووە ئەیجنام هێنە بەکو سەربازگەشتی گەورە بوو کەرکووک ئێستا نایەڵێ یەک سەیاری عەسکەری بێ بۆ ناو کەرکووک هەموو جارێکەیەت ئەویش خەبەرە لێرە بۆیان خۆی ئەڕوا و جێشەکە کشێتەوە بەڵام چارەسەر نەکراوە لەبەر بەڵام ئەگەر پەرلەمانتارەکان باش بن هاوکاریشیان هەبێت لە بینی یەکە نەک دژی یەک بخوێنن بەڵام بەداخەوە پێشتر بینیمانە ئەم پەرلەمانتاری لایەنەیەک دژی لایەنەکانی کە لەوێ قسەی کردو لە ناو عەرەبەکانیشە ئەمانە بەشێکیان ئێستش بەشێکیان بینین کاک جەمیل هیچ کاتمان نەماوەست پێم خۆشە تۆ دارێکی زۆر ناشتۆ لە ڕابردووە ڕواند و تێسە گەورە بوونە گەشەیان کردووە ینی چەندین ڕێگا و ئاوادان کردوتە بە سەوزایی و زۆر ڕێکلاویشی بۆ نەکردووە هەندێک خەڵک ئەیتۆ لەسەرێکی خۆ کردوتەوە حکومەتیش نیت و ئەم ساڵەوەی تروەرزی نەمام چاندنە ئەم مانگە و لە مانگی دوو شۆ دیسان هیچ شوێن لە خەیاڵ تا سەوزی لە خەیاڵمە هەرچەند لە تەوێڵە شاخە تۆزی عەجەت توشتی وای ئەبێ بەڵێ بەڵام دارێک ڕوێنم کە بۆ مەناخیەوە و تەحملی کەمایی بکە ئەمەوێ پشتوێنەیەکی سەوز بە دەوری خانووەکانی سێوەڵای بکەم بەچی ئەو بەردەڵانە بەڵێ ئەویش ئەم جارە کە ڕۆشتمەوە کۆبوو دوای هەڵبژاردن کۆبوونەوەی یەکەم گەنجەکان کۆکەمەوە لە هۆڵێک پێیان ئەڵێم ئەهمیەتی دار بێجگە لە جوانی ئەوە یەک دوو سێ چوار پێنج هەموو پێڵێم واکەم کە بەرهەمی هەبێت ئەو کۆبنەوەیە و داریش ئامادەکەم بۆ ئەو کاتە کەیتر پەڵەی یا دوای پەڵە دارەکان نەڕوێنی دەیشەڵا یواداری نەو سەوزاییە ببینی نەشدێتەوە بە چاوی خەڵکاتەوە ئەو کاتەی وەش وەرن تەسویرێکی باشی بێگومان کاک جەمیل لەورامی سەرۆکی کۆمەڵی پێشمەری دێرینەکانی کوردستان سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ زۆر بەخێر بێت